سڵاو بەخێر بێنەوە بۆ ڤیدیۆیەکی تازە. طبعاً بۆ ئەو کەسانەی کە زنجیرەی مستەر ڕۆبۆتیان بینیوە زیاتر لەو بیدایەتی من تێدەگەن کە مەبەستم چییە. لە مستەر ڕۆبۆت موئەسسەسەکەیە بە ناوی ئیکۆرپ، ئیڤڵ کۆرپ، کە ئەوە تقریباً هەموو کۆنتڕۆل دنیای لەدەستە بە ئەپلیکیشنێک هەموو شتەکانی دنیا و هەموو خزمەتگوزاریەکان و سێڤیسەکان کە ڕۆژانەی پێویستت پێیەتی لە ژیان ڕۆژانەی خۆتە لەناو ئیکۆرپ دەکرێت. لەبەرەوەی ئیکۆرپ کۆنتڕۆلی بەسەر هەموو شتێک کردووە، تەندروستی، بەسەر تەکنەلۆجیا، بەسەر گەیاندن، بەسەر گواستنەوە، بەسەر هەموو شتێک. ئەو شتە چییە کە ئیلۆن ماسک دەوێت تاقی بکاتەوە بە ئەویش کە گۆڕینی تویتەرە بۆ پلاتفۆرمی ئەکس. طبعاً خەڵکەکی زۆر وە دەزانیتن کە ئیلۆن ماسک تویتەری ناوەکەی گۆڕیوە لەبەر ئەوەی کۆمپانیای فەیسبوک مێتا ثرێدی بڵاو کردوتەوە، یعنی گورجەکی کوشندەی لە ئیلۆن ماسکیدا و لە تویتەریدایە و تویتەری وەلێکی دە زەرەر بکاتن قازانج نەکاتن، بۆیە ئەو بەپەلە ئیلۆن ماسک ئەو بڕیاری داوە. بەس ئەگەر ئێستا بۆتان باز دەکەم لە ڤیدیۆیە هیچ بەپەلە ئەو بڕیاری نەدراوە و هەروە هیچ گورجەکی کوشندەشی لە تویتەر نەداوە. تویتەر خۆی وەزعی هەر باش نەبووە و ثرێدیش ئێستاش وەزعی زۆر باش نییە کە لە خاستن دوای ئەوەی هەفتەی یەکەم کە بڵاو بووە. بەس ئەگەر ڤیدیۆیەکەت بەدڵە لایک لەبیر نەکەی، ئەگەر حەزیش دەزانی برادرت هەیە ئینترێستە لە نوع ڤیدیۆیانە شێرکە بووی، هەروەها سبسکرایبی چەناڵەکەش لەبیر نەکەی کە زەمبڵەکەش تێرن ئۆنکەی. طبعاً یەک شتی خۆشتان بۆ باسکەم لە 23 هەفتی ئەو ساڵ کە ڕۆژی یەکشەمە دەکات ئیلۆن ماسک بڕیاریدا کە تویتەر بکاتە بە پلاتفۆرمی ئەکس کۆرپ. طبعاً بۆ ئەو کەسانی کە زانیاریان نییە، تویتەر ساڵی 2006 لەلایەن دوو کەسەوە دامەزرێنراوە بە ناوی جاک دۆرسی و بێستۆن. طبعاً فکری تویتەری چییە بۆ ئەو کەسانی کە زۆر زانیاریان نییە؟ بزنس مۆدێلی تویتەر چییە؟ خەڵک دەڵێ وەکو فەیسبوک، خۆی وەکو فەیسبوک نییە. بزنس مۆدێلی تویتەری لە دوو شت خۆی دەگرتەوە کە ئەو دوو شتە لە فەیسبوک بە شێوەیەک لە شێوەکانی. ئەویش یەکەمی شت ئەوەیە کە تویتەر بۆ پلاتفۆرمە بەناوبانگە کە شتی کورت و خێرا، یعنی مەسەلەن من شتێک لە مێشکمە تویتێک دەکەم ڕێک ئەینووسم بە عەرەبیکە پێدەن تەغریدە، یان ئەو تویتە من نووسیمە یەکێک بەدڵێتی ڕێک ڕێتویتی دەکاتن. ئیتر و لە هەمان کاتژدا بیزنس مۆدێلەکەی چۆنە ئەو تارگێتی ئەو کەسانەی کردووە سیاسی و مەشهور و شتی ڕەسمی، یعنی ئەگەر بتوێ ئەخبارێکی ئۆفیشیال فەرمی بەدەستت کەوی کە بزانی 100% ڕاستە دەبی چێکی تویتەر بکەی نەک فەیسبوک. لەبەرەوەی فەیسبوک پێی جوشتی زۆر تێدا هەرێکە بە کەیف خۆت قسەیەک دەکات شتێک، ئەو شتە لە تویتەر نییە. تویتەر خۆی لەوەتی هەیە ئەو بیزنس مۆدێلەکەی بووە، لەبەرەوەی نەیدەتوانێت بە هیچ شێوەیەک لە شێوەکان منافەسەی فەیسبوک بکات، چونکە فەیسبوک هەم یوزەری زیاترە، هەم ستایلی بزنسەکەی تۆزێک زۆر جیاوازترە. طبعاً حسب ئەوەی کە تویتەر بە حسب وێبسایتی ئەوەی فیدڵەتی کە تەخمینی سعرەکان دەکات، سعرەکانی وێبسایت و شەریکاتە عالمیەکان دەخەمڵێنی. طبعاً خۆی بە 44 ملیاری کە کراوە، خۆی ئیلۆن ماسک خۆشی وتی و فیدڵەتیش وتی تقریباً سعری حەقیقی تویتەر نیوەی ئەو سعرەیە و کەمتریش بگرە. ئیتر بۆیە کە ئیلۆن ماسک یەکسە کڕی، لەبەرەوەی ئیلۆن ماسک یعنی لەو سەفقەیە وەکو بڵێ تێکەوت و تێنەکەوت، یعنی ئەو پارە زۆرەیان بە هەموو شێوەیەک لە شێوەکان ئیجباریان پێکرد کە ئەو ئیستەحوازەی تەواو بکات، تویتەر بکڕی بەو نرخەی کە ئیتفاق لەسەر کرایە. لەبەرەوەی کە کڕی دوای ئەوە یەکسەر نرخی تویتەر دابەزی بۆ نزیکەی 24 ملیارد دلار. طبعاً تویتەر ئەگەر بۆ کەسانەی کە وەرزانن تویتەر خۆی ئەسڵەن لەسەر زەرەر دەڕۆیش بە تەواوەتی ئەو دقیقە ئیلۆن ماسک هاتە سەر حکم مەزموع قەرارێکی بە پەلە و سەریع و ئەو شتانەیدا تۆزی قەراری باش بوو، تۆزی قەراری باش نەبوو ئەو شتانە. ئیتر یەکەمیش لەو بڕیارانەی کە بڕیاریدا 180 مۆزەفەکانی ناردەوە ماڵەوە، ئەو مۆزەفانەی کە ڕئیس تەنفیزینە، ئەو مۆزەفانەی کە ڕئیس قسمن، ئەو مۆزەفان تەنها نزیک 2000 مۆزەفی هێشتەوە. لەبەرەوەی تویتەر 150 داهاتی خۆی لەدەستداوە کە لە ڕێکلام و 191 قازانجی تویتەر لە ڕێکلامە، یعنی تو 150 ئەو 191 لەدەستداوە، ئیتر بەچ قازانج بکەی و زای دەنج ئەو کاتێک کە تویتەر ئیلۆن ماسک کردووە نزیکەی 132 ڤالیو خۆی لەدەستدا، یعنی قیمەتی خۆی لەدەستدا، یعنی ئەو قیمەتەی جارانی نەمایە. ئەیتر و ڕۆژانە نزیکەی 4 ملیارد دلار زەرەری دەکرد بۆ فترەی ئەخیری. بەس بۆ ناوی لێنە ئەکس چیرۆکی ئەکسەکە چییە؟ خۆی ئیلۆن ماسک کاتی خۆی پێشەوەی زۆر بەناوبانگ ببێتە ئەو ئیلۆن ماسکی ئێستا و کە خاوەنی تێسلا و سپیس ئێکس و ئەو کۆمپانیانەیە و کۆمپانیای بۆرینگ و ئەوانە چۆن وا دەوڵەمەند بوو. دەوڵەمەندیەکەی بۆ چ دەکرێتەوە؟ کاتی خۆی دۆمێنێکی حدس کرد بە ناوی x.com
ئەو کار زۆر هەوڵیدا کە یەکەمین شەریکە کە داینە شەریکەی تەحویلی ناردنی پارە بوو تقریباً فکرێکی وەکو فاسپەی خۆمان بەس ڕەبر بێ بە حساب بانقت ئیتر ئەو فکرەیە ساڵی نۆتەکان کردوێتی دەڵان نهایەت نۆتەکان ئیتر ئەو کات لەگەڵ شەریکەیەکی تر کە ناوی کۆنفینیتی ئەو زایدن ئێکس یەکیان کرد و ئەو ئیلۆن مەسک شەریکی خۆی فرۆشت و ئەو پشکی خۆی وەرگرت ئیتر ئەو پشکە چوو ئیستثماری کرد لە تێسلا و لە سپیس ئێکس و لەو شتانە شەریکەکە ناویان لێنا پەیپاڵ ئەو پەیپاڵە خۆی یەکەم جار x.com بووە پەیپاڵەکە کێ دروستی کردووە ئیلۆن مەسک ئەوە یەکەمین هۆکار بووە کە ئیلۆن مەسک ببێتە ئەو دەوڵەمەندی ئێستا طبعاً بۆچی لەو کاتەوە ئەو کابرا عشقەکی غەریبی هەیە بۆ وشەی ئێکس و حرفی ئێکس و حتا منداڵێکی بە ناوی ئێکسە ئیتر کۆمپانیای ناوی سپیس ئێکسە ئیتر ئەوەشی هەر کرد تویتەریش کردە ئێکس ئیتر یەکشی خۆشتان بۆ باس کەم لەسەر ئەوەی کە تویتەریشی کردە ئێکس طبعاً ئەوەندە بە پەلە بڕیاریاندا کردیانە ئێکس یەکسەر بۆ بەیانیەکی کە یەکشەمە ئەو یەکشەم ئەو قەراردا بوو بەیانێکی کە دووشەمە یەکسە بڕیاریاندا قەتعی خۆی ئۆفیسی هێدکوارتەری ئەوەی لە سان فرانسیسکۆی تویتەر یەکسەر لەسەر شاشکەی زاویەیە یعنی ئەوە زاوی شاشەکە لەوێنتە قەتعکی درێژەیە کە نووسراوە تویتەر لایەن بر بە پەلە ئێکسیدارن یەکسەر دەبینن پۆلیس هاتووە لە بەرۆی ئەوانەی کە ساحب بینایەکەنە ئەو عەقدەی هەیەیان لەگەڵ ئیلۆن مەسکی لەگەڵ کۆمپانیای تویتەر کە ناوی بە کەیف خۆیان دەستکاری شێوەی دەرەوەی بینایەکە بکەمە بێ ئەوان ئاگدار بکەنەوە ئیتر بە زەبری پۆلیس ڕایان دەگرن ناڵن ئەو ئێکسە هەڵواسن ئیتر لە ڕقیوان ئەوان سەرەکە نەچەوە پرۆجێکتەرەگرێنن بە شەو حرفەکی ئێکسی گەورە لەسەر بینایەکە دەربچیتن ئەو کات ئەوە شتە غێر قانونیە طبعاً بۆ ئیلۆن مەسک ناوی لێنا ئێکس طبعاً ئیلۆن مەسک لەوەتی هەیە خەون بۆی دەبینێتن کە ئەوە دروست بکاتن کە ئەوە ئەپلیکیشنە دروست بکە ئاپ فۆر ئێڤریثینگ وەکو ویچاتی سینی یعنی مەسەڵەن بۆ ئەپلیکیشن بتوانانی موعید هەرزکەی پارە پێ تەحویلکەی نامە بنێری تەلەفۆن بکەی هەرچی ئەوی لە دنیاە کە ڕۆژانە ئیشت پێیتی و بە تەکنۆلۆژیکەڵی دەکرێت بەو ئەپلیکیشنە بکرێت ینی ئەپلیکیشنەکە بتە ئەپلیکیشنی هەموو شتێک ئەو بوونی ئێکسە ئەوە یەکەمین هەنگاوە بۆی کە ئێکس ئەو ئێکسێک کە ئیلۆن مەسک دەیەوێت دروستی بکە هەر دروستی دەکات بڵێ نەڵێ ئیلۆن مەسک وەکو نەفەرەکانی تر نییە لەبەرەوەی ئەو پارە زۆرەی کە لە بەندەستێتی و زائیدەن ئەو دەسەڵات و ئەو هێزە و ئەو کاریگەری کە هەیتی لەسەر وەبەرهێنەرەکان غەریبە ینی لە حد بەدەر ینی قەناعەت بە هەموو کەس دەکات بۆ ئەوی پارەی لێ وەرگری و وەبەرهێنان بکات لەو پرۆژەی یان لەو بیرروباوەڕێکی خۆی هەیەی ئیتر بۆیە مۆزۆی ئێکس بۆ ڕێگایە دەڕواتن کە ئەپلیکیشنە دروست دەکات کە هەموو شتێکی تێرابێ حتا خۆشی بڵاوی کردەوە کە وتی بەو زوانە تەلەفۆن زیاد دەبی لە ناو ئێکسی تەلەفۆنکردن دەتوانانی ڤیدیۆی درێژدا بنێ لە ناو پلاتفۆرمەکەەوە چکە بڵێ نەڵێ پێشتر کە تویتەر بوو تویتەر بە تەواوەتی ینی پلاتفۆرمی تویتەر هەمووی گۆڕیانی وی لێ کرد ئیلۆن مەسک ئەو علامە تیجاری تویتەری کە بەس علامە تیجاریکە کە 4 ملیار دلار دەکات ڕێک ناوەکەی گۆڕی وی لێ کرد 4 ملیار لە ئاو کرد ئیتر بزانە کابرا چەند بێمنەتە لەو مەسەلەیە ئیتر بۆیە پلاتفۆرمی ئەوە ئێکس بەتەمایە شوێنی هەموو پلاتفۆرمەکان بگرێتەوە لە هەموو شتێک لە بەرەوەی ببێتە تاکە پلاتفۆرم هەر شتێکی دوێ یەکسە بچی ئەوێ ئەولا نەکە ئیتر ئەو تا ئێستا غێری سین لە یەک شوێنی تر سەری هەڵنەداوە چکە لە سین ویچار بەتەنە 1.7 ملیار یوزەری هەیە بەس ئایا ئەگەر لە بۆ ئەوروپا و ئەمریکا و ئاسیایی نەک ئاسیای سین وانە بۆ ئاسیای یابان وانە بکرێ کۆریای بە شورووانە ئایا سەردەگرێتن یان نایتر ئەوە چاوەڕێ مزان ئیلۆن مەسک چ دەکاتن طبعاً خەڵک ئێستا وەک پێم وتر خەڵک وەرزانیتر لەبەرەوەی کە ثرێدی بڵاو کردوەوە بەس یەک دوشتی داتاتان پێ بڵێ سەر ثرێد لەو دقیقە بڵاو بووە تا نزیکەی هەفتەیەک نزیکەی 170 ئەکتیڤ یوزەری لەدەستداوە ینی 130 یوزەر ئەکتیڤ ماوە ینی 18 ملیۆن ئەکتیڤ یوزەر ماوە کاینتر هەمووی نەماوە لەبەرەوەی بەس ئەو هایپەیە بیدیاتەکە کە خەڵک ئەو هادەکا و شتێکی تازەی و شتێکی جیاوازە ئیتر بۆیە ئێستا وەکو جاران نەمایە ینی ئەو ئەکتیڤ یوزەرانە هیچی لەسەر ینی هیچی نەماوە نزیکەی 170 لەدەستداوە بۆی بزانە کە بە هیچ نەوەک لە نەوەکان ئیلۆن مەسک هیچ کاتێک نەترساوە لەو فرێزەی کە مارک زوکەربەرگ ئەوها بە حیزی زانی مەجالێکێ با هجووم کەم ئیتر بەڵکم شتێکی مافورەکە لەژێر قاچی دەربینیم یان لەژێر پێی دەربینم مافورەکە بەس ئەو ڕوئیە و ئەو بینینەوە ئەو ڤیژنەی کە ئیلۆن مەسکێکی زۆر دوورترە لە ئەوەی کە مارک زوکەربەرگ خەیتی ئێستا خەڵکێکی زۆریش دەڵێ ئەو ناوگۆڕینە زۆر شەریکەی تر کردوێتی ئەو هەندە مهمی نییە ئەوەی کە ئیلۆن مەسک کردوێتی لەبەرەوەی گوگڵ کات خۆی کردێ ئەلفابێت و
فيسبوك دي ميتا اشتيوا بايكش تام بيبلم موضوعي جوجل وميتاي الفابت وميتاي تي جوجل مجموعة كومبانيات يبو أو مجموعة كومبانيات كهيبو مثلا يوتيوب جوجل جيميل مجموعة اشتيك يعني مجموعة سيرفيس كي يتر وين يكر جوجل مابس يتر كهموي دياك دو خسير جير تستري الفابتي بوي كومبانيا كانتر خو لجير سيبري جوجل نبني يعني بواسطة نزاحتي جوجل قشب كان يعني بواسطة سركوني جوجل أو سركون هريك ببيته مؤسسية كي بتنيا لجير ستريكا أو هريك هول ده بوخوي كسر بقريتن حتى فيسبوك إيش نفس إشتي بكارينا كناوي لنا ميتا لجير ميتا سي إنستغرام هي واتساب هي فيسبوك هي ماسنجر هي مثلا أوكولاس هي بس لا تويتر خوي تاقانه نخوش كي انا براي انا دايكي انا بابي تويتر اگر ببدا اكسي جاقوارو تويتر ببینی هیچ تێکی تر نییە ئیتر بۆیە ستایلی ناوگۆڕینەکەی بە تەواوەتی جیاوازە هیچ وەکو ئەوەی نییە کە ئەوەی کە گوگل کردوێتی یان فيسبوك كديوتي كناوي بلاتفورم كان مصدر كومباني كان غوريوا يتر او هر موضوع ويستم بكردي بوتان بكرتي وبكردي بوتان بسرعي بوتان باز بكم لسر او تشيروكي او اكسيتي او ايلون ماسك ديو بغا بتسي كناوي لناوا اكس